بەخێر بن سەرچاوان پێی خۆشحاڵم بەهاتن و ئەرێ وەڵڵا کەم تەرخەمیەکی گەلک زۆر نەکەم لە شەوی دیوە پشتیم تەنگ بووە چەند ئەزانم کە بە چیمیان مەلێ هاتی هەندەش ئەزانم کە چی 16 ساردا هات پێم خۆشە هەموو عیزبەکان هەموو دام و دەستگایەکان ئەوانە سەرکردنە کەشتەچیان بەدەستە خەمیان لەبەربی خەم خۆر بن کە یادی ئەو نازدارانە بکرێتەوە چونچی ئەوان بە خوێنی ئەو نازدارانە ئەو ڕقەرم یەجێڕن بەخۆ نەتوانێ سەرتەختی دەبی ئێکەک لە پشتت هەبی ئێستا گەت و نەهات بای ئەو چاو پێکەوتن لەگەرە من کردبایە بەخۆم هیچم چم پێکرا بەخۆم ئەو پەیامەی بگەینم ئارێ وەڵڵا زۆر زۆر بکەم تەرخەمیە و پێم ئەوڕۆ نەورۆزێ لە تورکیا و لەولایان هونەرمەندیان هینان و ئاشاچ ڕێزم هێلۆ پیاوی چاو بە ئەخلاقیان هینان گۆرانی برێ و ڕقس و دەقس و بەرەڵای لە کوردستان برا بکرێتەوە ئەو مەسرەفەی لەوانیانە کرد بانی و هەندیش لەوی بکەن 16 چارە و کە لە هەلەبجێ و کە لە هەمووی خۆشناوەتی بانی و هەندیش لێ بدەن کە یادی شەهیدان بکرێتەوە کە گودری شەهیدان خۆشکەن بەو جام ڕەش و بەولا بەم لە هەموو شتێکەکەن یعنی ئەو هەندیان پێی ناکەی دری شەهیدان خۆشکەن بەرێ وەڵڵا گلەیم گەلک زۆر لە هەموو عیزبەکان بەرێ وەڵڵا لە خزمەت دامە و بەحسەکەم و لە خوای گەورە بە زیادی بی سەدام حوسێنن لە کۆر بووە چەندەها سار بوو ئەمە بە ئاوات بووین کورد ئازاد بی مافی چارێ خۆنووسی مام جەلالی بەڕێز یادی بەخێر کامە هەندە عەولیدا و لەگەڵ کاک مەسعود و هەموو سەرکردەکان کاک عەبدوڵڵا ئۆجەلان و کە خەباتن کرد لۆچێ کە کورد ڕزگار بی کورد سەروەر بی ئێستاش کورد سەروەرە ئەلحەمدولیلا لە خوای بەزیادی بی حەی بە لەسەر کورسیان شەڕە کورسی چییە کاکە چێ لێ هاتووە چێ دەستەڵاتی زیاتر بەسەر خەرچیدا ئەشچێ و چێ ئەزانی لێ هاتوو بی کە وەچی شمانە چی بست کەوزانی مەڕی بەکاربینی بە ئەو سەرکردەبی چی تێدایە حەی بە لەسەر ئەو کورس شەڕە کورسیەی چەند ئۆتەکانجن ئەوان لەسەر پەرلەمان پێک نایە وەڵڵا حەیبە وەڵڵا زۆر عیبە ئەمە سەدام حوسێنن لە کۆر بۆ کورد هەر کوردە هەموو باو برایەمێ ڕێزم هەیە لەو هەموو سەرکردەکان لەو مام جەلالی بەڕێز لەوە کاک مەسعودی لەو کاک عەبدوڵڵای ئۆجەلانی کە چەند سارە ناو بەندیخانەیە حەیبنە لەو کوردی ئەگە کورد گربی تورکی ئەوەیە کاتن عەبدوڵڵا ئۆجەلان چەند سارە ئەناڵێنی لەناو ئەو سزنەی کورد ئێکنیە بابە کورد ئێکنیە دەبا کورد ئێک بی یاخۆ کەس یعنی گلەی نییە بەس ئەوان ڕۆژێ دەنگدانی و ڕۆژێک کە پێویستە ئەگەڕێن کاکە دەنجێن دەنێ ئەوە لۆکەین ئەوەن لۆکەین ئەمن لە بەرژەوەندی خۆ قسە ناکەم ئەمن لە قوربانی هەموو میلەتی کورد بم ئەمە لە بەرژەوەندی حام قسە ئەکەم پێم خۆش ئێک گربن پێم خۆشە زۆر حەیبە لەو کوردی چەند سار عەبدوڵڵا ئۆجەلان لەوێ کەتیا مردن خۆشتە لەو کوردی بەخێر بێن سەرچاوم هیوادارم ئەو قسانەی من بگەن بە هەموو سەرکردەکان و چاوی هەمانیش ماچەکەم بە خۆدا بستنەوە بەرامبەر بە 16 چار ئەو ڕۆگەلێک گەورەیە لە کنەوان چ نییە با لەماری خۆیان ڕۆیبان ئەو نەهەزدارانە بزانم کویان یادەکردەوە ئەمن تەلارە رێم خوایە بەس برام کە بیتە دەوڵەتە چی برام بێتەوە خوایە کوڕم بێتەوە هەموو ئەنفال کرا لەم هەموو بوونیانیوە بەشن ئەوەش بەش شەڕ کورسەکەن لە ماتی ئەو ڕۆیادیان کردباوە بەس شەڕ کورسەکەن بەداخەوە کە ئەو سەدام حوسێنە ڕۆیی ئەمە درخانی بووین گۆتن ئۆخەی کورد گەیشتە ئاواتی خۆی ئەلحەمدولیلا ئازادین پیاو ناوێرا کوڕم ئەنگۆ نەزانن هێشتا ئەنگۆ لە تەمەنی مندارن هێشتا کورد ناوێرە بەخوای قەت ناوێرە بە کاس و بێجامەی بنووی دەبێ هەموو دەمە تاقمەوت فەنجی پێوە بە ئێستا شکر بۆ خوای گەورە لە ئاکر و زاخوا بکرە تا سلەیمانیێ بڕۆ داخۆ کە سوارە لە چیاتی چی کافری جووی بەش مسلمانی چی دەلۆخۆ ئازاد بن دەلۆخۆ بە خۆدا هەڕوونەوە چاویش لە چیمیاداران بی چاو لەو شەهیدانە بی ڕێزم هێلو هەموو کورد و بەخێر بێن سەر هەردوو چاو یەکەمی شوێن کە چەکی چیمیایی بەرکەوتووە دۆڵی باریسامۆ کە ئەو چەکەی لەسەر تاقی کراوەتەوە لەوانەیە بە هەڵەوە تێگەیەنرابن کە یەکەم جار چەکی چیمیایی دژی کورد لە کوردستان بەکار هاتبێ لە هەڵەبجە بوو بێ بەڵام یەکەم جار لە 16 سواری 1970 بۆ یەکەمین جار چەکی چیمیایی چەکی جینۆسایت بەکار هات بەرامبەر بە میلەتی کورد لە دۆڵی بالیسان بوو گوندەکانی شێخۆسان و بالیسانی گرتەوە بەڵێ لەم یادا کارە ساتبار و مەرگبارەدا
سەیری ڕێزونەوەژ بۆ شەهیدانی چیمیاباران و سەرجەم شەهیداندا دەنوێنین بەداخەوە ساڵانە ئەم یادە کاڵتر دەبێتەوە ئەمەش کەمترخەمی حکوومەتە کەمترخەمی بەرپرسیاتی بەرپرسانی ئەو یادکردنەوانن کە لە وەزارەتی شەهیدانە وەزارەتی ڕۆشنبیریە نازام هەر ساڵە و وەزارەتی خۆیکات بەخاوەنی ساڵانە کەم ڕەنگتر دەبێت بێگومان لەبەر ئەوەی کە قوربانی داوە خەڵکە سادەکەی ئەم دەڤەرەیە خەڵکە بەرپرسە گەورەکان نین بۆیە ئەوەندە بە گرنگ و پڕبایەخەوە سیر ناکرێت ئێمە وەکو خۆمان ساڵانە چەند ساڵێک پێشەستەکە بە یادکردنەوە کەڵەستاین ئەوەی لە تواناماندا بوو لە نمایشکردنی شانۆگەری کە تعبیر لە کارەساتەکە ئەکا بۆ نەوەکانی ئێستامان لەکردنەوەی پێشانگە بەردەوام هەوڵمانەدا بەڵام بەهۆی ئەوەی کە هاوکاری نەکراین لەلایەن دەستەی سەرپەرشتیار ئەوانە نەخوێنراینەوە چیتر لەلایەن ئەوانەوە ناچار بووین کە دوورکەوتینەوە لەو یادا ئەوەی کە لە توانای ئێمەدایە وەکو مامۆستا لە قوتابخانەکەی خۆمان بتوانین ئەو خەباتی قوربانیدان و خوێناویەکەی میلەتەکەمان بۆ خوێندکار ئازیزەکانمان شی بکەینەوە و باس بکەین بۆیان ڕوونکەینەوە کە بۆچی ئەو کارە سەدبارە لەو دەڤەرە ڕوویدا ئەوەیان بۆ باس بکەین بۆچی لەو شوێنێشتر نەبوو لەم شوێنە بۆ یەکەمین جار لە مێژووی کورد کە چیمیا بەکار هاتی بێ لە دەڤەرەکەی ئێمە بووە لە 16/4/1987 کە نزیکەی 620 کەس نزیکە 200 بووبوورە 600 کەس نزیکە بریندار بوو 260 کەسی شەهید بوو بەداخەوە ئێستا دەبێت خوێندکاران بزانن کە بەرهەمی ئەو قوربانیدان و ئەو شەهید بوونە ئەو ئازادی ئەمڕۆیە کە دەستەبەرکراوە هەرچەندە وەکو پێویستش خزمەت بە دەبەرەکە نەکراوە هەرچەندە وەکو پێویست لە بوارە ژینگەیەکەش گرنگی پێ نەدراوە ساڵانەت ئاخۆ چەند نەمامێک ئەچێنن بەڵام دوایی وشکە بن هەر خزمەت ناکرێن تەنها بۆ بەرچاوی کامێرا و بەرپرسان هەندێک نەمام ئەچێنن هەوڵ و هیمەتی ئەوەی کە باسیش بکەم ڕۆژی ژینگەی کوردستان لە کە 16 دیاری کرا هەوڵ و هیمەتی خەڵکانی دڵسۆزی دەبەرەکەمان بوو کە چوونە پەرلەمان ئەو کاتەوە و داوایان کرد کە 16 بکرێ بە ڕۆژی ژینگەی کوردستان لەبەر ئەوەی بۆ یەکەمین جار لە مێژووی کورد کە ژینگەی کوردستانی تێدا وێران کرا و تێدا خاپور کرا و تێدا چیمیای لێدرا و خینچێنرا ئەو ڕۆژە بوو بۆیە بە پێویستمان زانی و بە هەوڵ هیمەتی دڵسۆزان ئەو ڕۆژەکرا بە ڕۆژی ژینگەی کوردستان بۆیە زەرورە پێویستە لەو ڕۆژەدا ژینگەی وڵات تەندروستتر بکرێ ژینگەی دەبەرەکەمان تەندروستتر بکرێ زیاتر نەمامی تێدا بچێنرێ زیاتر خزمەت بکرێ بەداخەوە ڕێگاوبان ئەبینن ئەبینەوە ساحی مەکتەبەکەمانی قوتابخانەکەمانە کە نەمامێکی لێ نابینێ ئەوە لە توانێ ئێمەدانیە بتوانین حەدیقە و نەمان بچێنین لەوانێت توانێت ئێمە مەحدود بی لە ڕوویداراییەوە بتوانین خزمەت بکەین ئەوە حکوومەتی ئێمەیە ناوچەکەی بەو جۆرە خزمەت کردو بەو جۆرە سەوز و جوانی کردووە و خزمەت بە ژینگەی ئەو دەبەرەی کردووە خاڵێکی تر کە زۆر گرنگە بەداخەوە ئێمە نەمانتوانیوە سوود لە کارەساتە گەورە و قوربانیدانە بە کۆمەڵەکانی میلەت قوربانیدانی بە کۆمەڵی میلەتەکەمان سوود لەو کارەساتانە وەرگرین وەکو میلەتانی تر بۆ نمونە کارەساتی هۆلۆکۆستە هێرۆشیمای یابانە ئەرمەنیەکانە ئەوانە ئەو میلەتانێک کە ژێردەستە بوونێک کە کارە سەدباری وا گەورە قوربانیدانی بە کۆمەڵیان داوە ئەو کارەساتانیان قۆستۆتەوە بۆ ئەوەی وەکو کارتێک بەکاری بێنن بۆ بوونە دەوڵەت بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانیوە ئەو کارە ساتبارە و ئەو مەرگ بە ئەو کارە ساتە گەورانە ئەو قوربانیدانە و جینۆساید بتوانین وەکو کارتێکی فشار بەرامبەر بە نەتەوەی گرتوەکەمان لە شوێنێک بەکاری بێنین بۆ ئەوی ببینە دەوڵەت زیاتر بەداخەوە زۆر بەداخەوە کە سەرکردایەتی ئێمە کە بەرپرسانی ئێمە زیاتر ئەو مەراسیمانیان تەنها وەکو شتێکی ڕۆتینی بۆ یادکردنەوە و بۆ دەستکەوتێکی شخصی خۆیان بەکارهێناوەنێک دەستکەوتێکی نەتەوەی و دەوڵەتداری بەڵێ سەرەتا ئەمڕۆ یادی 32 ساڵەی کیمیابارانی دۆڵی بالیسان و شێخوەسانانە لەم ڕۆدا یادەکە دەکرێتەوە بە دارانی تازەبوونی لەسەر مەزاری گۆڕی شەهیدان بە سەرجەم حکوومەت و ئەحزابەوە ئەوی کە بیتە تازەبوونیدانێت لەسەر مەزاری شەهیدان و دواتر سەردانی هۆڵی شێخوەسانان دەکەین هۆڵەکەش بەسەر دەکەینەوە بەڵێ سەرەتا بۆ پرۆژەی مەزاری شەهیدان ئێمە سێ داواکاریمان کردووە یەک داواکاری دروستکردنی مۆنومنت و ستەیج و دیواری ڕاگر بۆ
مەزاری شەیدانی بالیسان و بۆ مەسەلەی ڕێگابان و پرۆژە بەڵێمە هەموو کات داواکاریمان کردەوە بەڵام تاکو ئێستا بەهۆی دروست نەبوونی حکوومەت و هەڵبژاردنەکان نەمانتوانی وەکو پێویست موافقەیەکی سەروتر وەربگرین. مەڵێ پێشترەوە خانانان دروست کراون تەسلیم بە کەسوکاری شەهیدان کراوە و لە ڕووی خەدەماتیشەوە ئەم ساڵ ئێمە توانیمانە شەبەکاتی کارەبایان بۆ بەرین و لە ڕووی تۆڕی ئاو و ئاوەڕۆ و جادەوە ئێمە دەرخسەی پێویستمان ئامادە کردووە پێشکەش بە سەرروتری بکەین بۆی موافقەی بودجەیەکی وە بکەین و پرۆژەکان بۆ جێبەجێ بکرێت بەڵام ئەوەش دەکەوێتە دوای ئەو یادە و دوای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان.